ئەو پێشمەرگەوە هات دوو بڕنەوی هاور لە بەردەم بەرزانی ئێسیا ئەمە یەداوە دەستی وتی ئا کاک شکوور ئەم بڕنەوە هەدێ لە منەوە بۆ تۆ منیش ئاوان باچم کرد ئەوە کەمدانی ئەیە مەڕگرت. دیارێکی بە نرخی لە ساڵی 1970 تا ئێستا پاراستووە. کتابای کەم بۆ بیوایدەیە کاک ئیدریس بڕنەوێک کە بارزانی نەمر بەدەستی خۆی پێشکەشی پێشمەرگە شکوور قەواڵی کردووە. وتی هەردەکەمەوە کەش بۆتم هەدێ بەسە یەکێ بەسە. جیا لە بڕنەوەکەی بارزانی نەمر هەرەو کات ئیدریس بارزانی بڕنەوێکی دیکەی پێشکەش کردووە. کاک ئیدریس وتی کاک شکوور فەرموو ئەمەی شە لە منەوە بۆ تو. وێڕایدەیان نەهامەتی و ماڵ لێ تێکچوونی هەردووچی پاراستون. 62 من بوومە پێشمەرگە 68 بریندار بوو. شەرێکمان کرد لە گۆبان حەمەون بەگ ئێمە 34 کەسویمان ئەوان تەقریب 30,000 کەس بووین. لەو شەڕە کەسمان دەرنەچوو چواری دەرچوو 30 شەهید و ئەسیر و بریندار. ئیتر من گیران مردمیانە باخوبە و لە باخوبەوە بۆ بەغدا و فترەیە زۆر لە مستەشفا بن تەقریب مانگێ 40 شەو لە مستەشفای کەرخ جەمهوری مانسوور لە بەغدا بوو. ئەوە لە مستەشفای کەرخ جەمهوری مانسوور ئەو ڕسمە گردو. ناوبەناو بە یادی جارانەوە بڕنە و تاخمەکەی دەبەستێ و تاوێک دەگەڕێتەوە نێو لاپەڕەکانی مێژوو ژیانی. بۆ شەڕی داعش ئەو بڕنەومە پێبوو ئەمەی نەفتایە بەیانی 11,000 هەفتە. زیاتر لە 30 نازنامەی پێشمەرگایەتی و بەڵگەنامەی شەرەفی ماون. خاڵداری کچی زۆر لە ئەرشیفەکانی لای خۆی پاراستون. بەڵام گرنگترین بەڵگەنامەیەک ئەمەیانە کە ناسنامەی شەهیدبوونیەتی لە کاتێکدا ئەو زیندووە و لەسەر نازنامەکەشی بە تێبینی ئەوە نووسراوە. 3 جار ئاوارە بووینە ئاوارەی ئێران و خواروی عێراق و 16 ئۆکتۆبەر کۆمەڵێ وێنە و ڤیددیۆ ئەوانە لە نێو چوون بەڵام ئەوەی ماوەتەوە ئەو سلێحانە لەگەڵ ئەو هەوی باوکم کە یەکەم شەهیدی زیندووی هەموو کوردستانە ژمارەی ناسنامەکەی سفرە وەکو شەرەفێک پێبەخشراوە. ئێمە زۆر شانازی بەماکەین و من هەموو کۆ کردووەتەوە هەڵم گرت و ئەمانە لای من پارێزراون. ئەم پیاوە بە تەمەنانە کە ئێستا کۆ دەبنەوە بۆ گێڕانەوەی چیرۆکی ڕابردوویان ڕۆژانێک لە سەنگەری بەرگریدا دەست لە سەرسنگ دەوەستان بەڕووی دوژمندا. لەم کەرکووکشوە لێمدا ڕۆین بوومە پێش دەهایتر هەر نەهاتمەوە کە من پێشمەرگە بوومە ناوتایە لە بەکرد سابیرۆ بۆ بەرزانی نەمر وایسە بۆتە نەمرایی ڕەحمەت لە گۆڕەکەیشی هەزار لە بەرزانیەوە بۆ بەکرسابی جا خەڵکەکەی شکوور قەواڵی سەردەستەیان بوو. سەرجەمیان لە قۆناقی پێشمەرگایەتیدا بریندار بوون و ساڵانێکە بەدەست برینەکانیانەوە دەناڵێنن. وەڵڵای چەندە توکاوە سەرتەوە بەشداری شەڕم کردێ هەلێتە با سەر بگەم هەتا 3 ڕۆژتەوە نای حتەواو نایە ئەمیش گولەیە لێرەوە ڕێ لێرەوە ڕیخۆڵم کەوتە عەرض هیچیشم لێ نهات بە خاسی من لەخوا بەجێبێ بەخواوە دەردی و دەردی دوورانیان هەر هەوەر ڕۆژ بمە پێشمەرگە بتان بڕۆ تو سەردەستەی دەکەس بە و سەرپەلیم کردێ سەرلەقیشم کردێ. شکوور قەواڵی و بەشێک لە هاوڕێ پێشمەرگەکانی هەر کات ئەرکێکیان پێ سپێردابێ ئامادە بوون. لە شەڕی داعش بەم تەمەنەوە گەڕانەوە سەنگەری بەرگری ئێستاش بە یادی جاران زووزوو کۆ دەبنەوە لە دەوری یەکدی. هەردی محەممەد ڕووداو کەرکووک.